باشە دکتۆر ئێستا ئەگەمە باسی کوردستان بکەین کوردستانی خۆماتوانین بڵین ڕۆژهەڵاتی ناوڕاست بەگشتی بەڵام کوردستان بە دیاریکراوی ڕاگەاندنی دروست هەیە بەڵێ ئەگەر هەیە یاخود ئەگەر نییە چۆن دروستە بێت طبعاً بۆی باسێکی ڕاگەاندنی دروستکەی نەبێ بە ئام باسێکی ڕاگەاندن بکەم دوجار دێمە سەر دروستەکە ڕاگەاندن طبعاً بە بینرا و بیسترا و خوێنراوە ئەوەی کێسە سوۆشیال میدیاشی هاتوتە سەر ئەو بربەستانی نێهێشت ئەو بربەستە کۆنانە کلاسیکیانە نەما لە نێوان کەناڵ و جەماوەەردە وای کرد لە بربەستەکان دیواربندیەکان نەما هاتە ناو ماڵەکان لاتە ناو دەرونی تاکەکانمان هاتە ناو بیر و هزری کۆمەڵگی کوردیەوە بۆیە ئەمە ڕاگەاندن بە شوازی گشتی ئیجا چ شتێک دەرخواردی ئەو جەماوارە بدرێ ئەمە لێرا گرنگەکەی ئەمە لێرا نیشانی ئیستیفامە و پرسیارەکەی کە بێت دروست بێت ڕاگەاندن بە عام لە هەرێمی کوردستانە ڕاگەاندنێک نییە کە دروست بێ بەداخەواڵێ ڕاگەاندنی دروست ئەگەر هەر لە کەناڵە ئەو پێرفێکتەکانەوە بگری ئەبێ هەندێک ژمارە و هەندێک ستێپات هەیە بیبڕێ اینجا دیجا دەرخواردی بینەر و بیسەر و خوێنەری بدا لە هەرێمی کوردستانە ئێمە دێین کەم بەرنامە هەیە ئیتر 2 نەفەر 3 نەفەر 2 کەس 2 کادر لەو کەناڵە ڕاوێژە بێکترەکەین و یەکسەر بەخش و بڵاوی دەکەینەوە بەڵام دوجار نازانرێ ئایا فیدباکی جەماوەر بۆ کەناڵە چیە سیرەکی فیدباکێ دروست بووە ئەو کەناڵە ئیتر وەلا دەنرێ ئەو کەناڵە ئیتر دەخرێتە پشت کەن و وەکو ئەوسا دەمانوت ئەمەش لەبەر چی لەبەری کەناڵەکە ئەو بەرنامانەی دەرخوادیان کەناڵێکنی بەرنمەیەک نین کە بۆ کۆمەڵگی لەگەڵ کۆمەڵگی کوردەواریە هاوتەری بن عکسەکەیەتی بوارێکی نەرێنیان هەیە ئەمە وای کردووە کە هەندێک کەناڵ لە هەرێمی کوردستانە زۆر بەداخەوە ئاوت کراوە ئاوتبوونی و کەناڵانە ژەمیە گەڕێتەوە بۆ بەرنمەکانی خۆیان بۆیە ئەگەر تۆ تێ بەرنمەیەکی و ڕاگەاندنێکی تەندروست دەرخواردی بینەر بیسەر بی خوێنەرت بدەی ئەبێ ئەگەر لەو لایانە بێ لەو فلترانە بێ چەند فلترێکمانەیە لە کۆمەڵگەی کوردی ئێمە لەگەڵ چیان ناگونجێ بگومان باڵێ هەنێک گفتوگوی نێوان ئەها لە کەلک کەناڵەکانە ئەکرێت کاریگەریەکی هەیە تاوان لەسەر کۆمەلگاکە بەجێمێنێت یعنی هەنێ بەرنامە هەیە پێت ناڵەکە بۆ چ ئاستێک ئەبێت مناڵ و گەورە و ئیتر هەمووی ئەنیشێ بە دیارەوە ئەمە کاریگەری ئەبێ لەسەر مناڵیان گەنج طبعاً ئێمە وەکو باسم کرد ڕاگەاندن ئەو دیواربندی نەهێشتووە کەواتە لە هەموو ماڵەکانایە کە لە هەموو ماڵەکە ماڵیش خێزانش بریتێ لە چی دایک باوک خوشک برا هەمووی منداڵ هەموو یەگرێتەوە کەواتە تۆ ئەگەر خیتە سەر کەناڵێکە ئەو کەناڵە ئەگەر ئەم پلەنبەندی ڕاگەاندنێکی دروستی نەکرد بێ بەرنمەکانی خۆی پەرش و بڵاوە کاتەوە پەخشەکە دوجان کاریگەری کات سەر منداڵەکەمان چونکە هەموو بەرنمەیەک سەیری ئەوروپا بکە هەموو کەناڵێک لی ئەنووسی ئەم بەرنامە زائدەن 13 سایدەن 12 سایدەن 8 زایدەن 7 لە هەرێمی کوردستانە بە نابینێ ئەگە بژنووسێ بەڕقەوە ئەڵێ وەڵای مادەم زاید سیانزە وڵای بەسێریگەم پاشان دایک و باوکەکانیشمان نەگەیشتە ئەو ئاستە سەقافیە بەهێزەکە بڵێ بە منداڵەکەی تر تاوتۆ ئەمە نووساوە 13 تۆ تەمەند 8 ساڵ ناکرێسی تەماشاکەی یعنی پەیوەندیەکی ناتەندروست دروست بووە لە نێوان ئێمە خێزانەکە لەگەڵ منداڵەکە و ئەمانیش بەرکەوتەکان چی فیدباکی دروستەکە بۆ کەناڵەکەی جەنابەت سیرێکی کە هیچ نانووسێ ئەفلامێ فیلمێ پەخش دەکرێت لەو کەناڵانە فیلمەکە هیچ لەگەڵ عادات و کولتوری کوردەواری ئێمە ناگوجێ ئەگەر پێتان بڵێم لە شاری هەولێرە کەناڵ هەبووە ئەفلامی زۆر نابەجی بڵاو کردوێتەوە لە پەخش کراوە لەبەر چی لەبەری خۆتان زان هەندێک کەناڵمانەیە لە هەرێمی کوردستانە لە ژوورێکی 3 بە 4 ئەو ژوورە 3 بە 4 هەندێک بەرنامجمانەوەی لە تەکنیکا تۆزی شارەزاویە زانێ هەندێک بەرنامجمانی بەرنامەکان بەرنامجەکان دانی بۆ هەفتەیەک بۆ 2 هەفتە بۆ 3 هەفتە تر تا بڵای کاتەوە سەیری فیلمەکە ئەسڵ ناکات چی فلتەریش نییە یەکسەر پەخشەکرێت و بڵاوکرێت و دوجار ئەو کۆمەڵگێ چی دەرخواردی و کۆمەڵگەیە تەمەن ئاگادار بن دکتۆر یەک جار هەڵاکە ئەگەر دەرزێکی هەڵە لە من بات من ئەمرم بەس ڕاگەاندن چیەکە ئێمە کۆمەڵگا کوژین یەک تاک ناکوژین هەموو تاکەکانی ناو کۆمەڵگەکە ئەکوشین لە مناڵێکەوە تا گەورە سیرێکی هەندێ وشە ئەو وشەکان لە ئیعلامەوە دەڕواتە ناو کۆمەڵگەوە لە کۆمەڵگا بڵاو دەکرێتەوە ئەگەر ساڵانێک باسکەین ساڵان بێم وتای شەقامی کوردی
ئەو چی قسە زۆنی ئەو زۆنی ئەوە ئەو دەمە بۆق بەخێوەکەی یعنی هەندێ وشە ئیعلام دەیێنێت دەرخواردی کۆمەڵگی دەداوە ئەویش دیسان چی بەکاری دێنێتەوە وەکو ئاوێنەیەک کەواتە تۆ کاتێک ڕاگەاندنێکی تەندروستی کە ئەو وشانە ئەو کردارە ئەو ئەفلامانە ئەو ئەفلام کارتۆنانە ئەو ڕیکلامانە پەخشی یەکێ بکەین چۆنی پەخشکەی بیکە مشکلەم نییە لە ڕووی تەکنیکەوە بەڵام بە شێوازی پەخشی بکە کە لەگەڵ کوردەواری ئەمە بگونجێت